ئایزان بەردەوام دەبین تەوەری دومی بەرنامە گفتوگۆ دەکەین دیارە لە ماوەی ڕابردوودا کڕی کارەبا بە تایبەتی کاربێت برێکیت لە نرخی ستیەکانە من ڕزایەتی بشکی زۆری هاوڵاتیان و دانیشتوانی ستیەکانی لێکەوتەوە لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی گشتی کەمکردنەوەی یاخود با بڵێن کڕی خزمەتگوزاریەکان یاخود ئەو کەم و کورتیانی کە لە خزمەتگوزاری ستیەکاندا هەیە ئەمە کێشێکی دیکەی دانیشتوانی ستیەکانە تایبەت بەم بابەتانە و هاوکات هەوڵەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ کەمکردنەوەی کڕی خزمەتگوزاریەکان لە ستیەکان قسە و گفتوگۆ دەکەین کە زۆر بەڕێز نیاز حەمەلا و ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ لە ئەستوری بەیانی کورسادوی زامانویانە خاتونیا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوو بە ئێستا شێوە بەدوایە بێت کە هاوڵاتیان بە تایبەتتر ئەگەر باس لەسەر کارەبا بکەین هاوڵاتیانی ستیەکان گلەی و گازندەی زۆریان بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی کە کارەباکەیان بۆتە پریپەید داواکاریەکانیان گەیاندۆتە ئەنجومەن بە دوواداچوونەکان چی ئەبێت کارکردن لەسەر ئەم بابەتە چۆن دەستی پێ کردووە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم بابەتە دیارە ئێمە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمە یەکەم کارمان نییە کە لەسەر خزمەتگوزاری ستیەکان ئەیکەین ئێمە لە 2007ەوە دەستمان ناوەتە ئەم بابەتە لەبەرەوەی بە هەر شێوازە بێت سکاڵا و گلەی و گازەندەی دانیشتوانی یەکەی نیشتە جێبوونەکان هاتۆتە ئەنجومەنی پارێزگا و بە دوواداچوونمان لەسەر کردووە دیارە لە ئەنجومەنی پارێزگاش چەندین لیژنەمان هەیە ئەو لیژنانە کە پەیوەندیدارن بەم بابەتەوە ڕاست پێراون بە تایبەتی بۆ کارەبا لە ئێستایەکە وەکو نوێنەری ستیەکان هاتوونەتە لامان ئەو لیژنانی پەیوەندیدارن بەو بابەتەوە بە دوواداچوونی خۆیانەکەن و لەم هەفتەیە بە شێوەیەکی یاسایی لەگەڵ وەزارەتی کارەبایە پێشنیارە بەرزەکرێتەوە لەلایەن ئەنجومەنەوە کە ئەو نرخەی لە ئێستاە دانرا بتوانرێت بگونجێنرێت لەگەڵ بارودۆخی ئێستەی موچەخۆرانە ئەوەی کە ڕوون و ئاشکرایەوە بۆ کۆتایی مانگی هەشتا چین هێشتا ئێمە موچێ مانگی حوتمان وەرنەگرتووە کەواتە نابێت بەو شێوازە کارەبا بەو گرانیە بڕوات بە شێوازێک ئەتوانێت ڕێک بخرێ ئەم ڕێک خستنە پێشنیاری ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بەرزەکرێت بۆ وەزارەتی کارەبا هیوادارین کەوانش بتوان هاوکار بن و بارودۆخی ئەمڕۆی موچەخۆران لە بەرچاو بگرن باش هەڵبەتە وەزارەتی کارەبا لەم بابەتەیە وەڵامی خۆی هەیە کە باز ئەوە دەکات کە لە کاتێکدا بۆ نمونە ئەو سیستەمە تەنها سیستمی پریپەیدە ئەمە ئەو هاوڵاتیانە کری مۆلیدە نادەن و نرخەکان ڕێک دەخرێتەوە ئەم وەڵامانی وەزارەتی کارەبا با بڵێن مقنعە بۆ لایەنی پەیوەندیدار بە شێوەیەکی گشتی یاخود بۆ هاوڵاتیانی ئەوستیانە؟ بەڵێ کەس باسی لەوە نەکردو کە بە هیچ شێوەیەکری کارەبا زیان نەکرێت زیاد بکرێت بەڵام بۆ شێوازە ناتۆ دەهێندەی خۆی زیاد بکرێت لە 18 دینارە بۆ 156 دینار 9 هێندە بەرز کراوەتەوە کەواتە ئەکرێت بە شێوەیەکی تەساعودی بەرەبەرە یعنی بەرز بکرێتەوە نرخەکان و لە هەمان کاتا تۆ نابێ فەرق و جیاوازی دروستکەیت ببێ بە جیاوازی چینایەتی چینەکەی ناو سیتەکان چینە بێ کە هەمیشە کارەبای هەبێ و ئەوانەی دەرەوەی سیتەکان ئیگەڕەکەکان بەداخەوە نەتوانێت کارەبای هەبێ من لەبەرەوەی پارەم هەبێ بتوانم کارەبام هەبێ تۆ نەتوانی کارەباو هەبێ لەبەر ئەوەی بەداخەوە نابێ ئێمە ڕاستی بشارینەوە لە سەیە 15 دانیشتوانی سلێمانی باجی ئەوەیان کە کارەباکان ئەیری بەناو یەکەی نیشتە جێبووەکان یعنی ناکرێت کارەبا لە گەڕەکێک ببڕدرێ و بیرێ بە یەکەکەی تەنیشتی ئەمە جیاوازێکی چینایەتی دروست دەکات و بە هیچ شێوەیەک نە دانیشتوانی ناو یەکەی نیشتە جێبوونەکان لەگەڵیان نە هاوڵاتیانی ئاسایی لەگەڵ لە کاتێک ڕەنگە دانیشتوانی ناو یەکەکانیش لە ڕووی داهاتەوە هێندە داهات زۆر بەشیان موچەخۆرن موچەخۆرن قیسیان لەسەرا بێگومان بە تایبەتی ئەوانەی کە لە باڵەخانەکانان نیشتەجێن چونکە ئێمە لای هەمووان ئاشکرایە ئەوانەی کە لە باڵەخانەکانان بە قیستێکی درێژخایەن چوونەتە ئەوێەوە بەس لەبەر ئەوەی بتوانێت شوێنێکی ئەمینی هەبێ و شوێنێکی کارەبای بەردەوام و ئاوی هەبێت کە لە کاتێکە ئەمە لە عقدی کۆمپانیاکەیە لەگەڵ پارێزگایە لەگەڵ هەر شوێنەکەکەم عقدەی کردو نووسراوە لە بەڵێننامەکەیە دانیشتوانیش کە واژۆیەکان نووسراوە دابینکردنی کارەبا و ئاوی بەردەوام کەواتە ناکرێت تۆ کارەبا بۆ شێوەیە زیاد بکرێ ناکرێت لە هاوینە بە تەنکەر ئاو بکڕی چکە ئێستا لە یەکەی نیشتە جێبوونەکانە بەڕاستی بە تەنکەر ئاوە کڕێ یعنی بێ هەموو سێ ڕۆژارە تۆ تەنکی سەربانە پڕکەیتەوە ئاو نییە باشە کە ئەمە وایە کەواتە چۆن ڕێگا ئەیرێ بەم یەکەی نیشتە جێبوونانە بەبێ بەرنامە تۆ گەڕک زیاکەی لە ناو یەکەکەتە شوقە زیاکەیت و خانوو زیاکەی و لە کاتێکە نەتوانی ئای بۆ دابینکەی ئەوەی لەلای ئێمە ئاشکرایە من خۆم بە دوواداچوونم کرد بۆ ئاو لەگەڵ بەڕێبەری ئاوی سلێمانی قسەم کردووە
پیان ڕاگەیانون جەنابیان کە ئەوان لە 160 ئاوی یەکەکان دابینەکەن و باقیەکەی تری لە 140ەکەی ئەرکی خۆیانە کە ئەبێ دابینیکە کەواتە کۆمپانیایە کە ئای پێدابین نەکرێ و خزمەت گوزارەکانی ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەیە بێ بەڕاستی ئەمە لە داهاتوویەکی چەند ساڵێکی ترا وای لێ لەوانەیەکە نیشتە جێبوونەکان چۆڵ کرێن کە من ئاوم نەبێ و کارە باش بەو شێوەیە گران بێ و خزمەت گوزارەکانی تر تۆ لە 7,000 لە پڕبێ بە 90,000 بێ بە 100,000 ئەمە بۆ ئاکات کە خەڵک بێتۆ ناوگەڕەکەکان و ئەو کاتە سیاجی یەکەی نیشتە جێبوونەکان لابێ. باشە دیارێکەکانی نیشتە جێبوون باڵێن لێن چن کۆمپانیایەکەوە بەرەوە دێت لە کاتێکدا کە ئەم کۆمپانیانە ئەو بەڵێنە وەک خۆی جێبەجێ ناکەن چێ پێویستە لێپرسینەوەیان لەگەڵ بکات و بە دووادا چوونیان بکات. بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارە. دیارە من پێشەکی باسیۆم کردکە من لە 2007 دەستمان ناوەتە ڕێخستنەوەی خزمەت گوزاری ناو یەکەی نیشتە جێبوونەکان. ڕێنمایی ژمارەی ساڵی 2007 ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز لەو بابەتاکات بابەتی خزمەت گوزاری ناو یەکەکان ئەرکی فەرمانگە فەرمیەکانی حکومەتە بەڵام لە کاتێکە کە فەرمانگە فەرمیەکانی حکومەت ناتوانێت ئەم کارە بکات ئەیا بە کۆمپانیا بەڵام چۆن ئەیا بە کۆمپانیا ئەبێ هەر فەرمانگەیەک پرۆپۆزەڵی خۆی ئامادەکات ئەو ڕێنمایانە چین کە ئەبێت لەو کۆمپانیای هەبێت کەم هەرکە جێبەجێکات دیارە پرۆپۆزەڵە ئامادەکە پاشان ئەنێری بۆ پارێزگای سلێمانی لە بەرەو گرێبەستەکان لە پارێزگای سلێمانی ئەو کاتە بە تەندەرین و بە زیادکردنێکی ئاشکرا ئەو کۆمپانیایانە ئامادە ئەبن بزان کێ ئەتوانێت ئەو مەرج و داواکاریانە جێبەجێ کات کە لەو پرۆپۆزەڵەیە هەیە کە لە پارێزگای ئەعلانی بۆکرێ ئەو کاتە کۆمپانیا پابەند دەبێت بۆ بەڵێنانەوە و لە هەمان کاتە کە کۆمپانیاش تەندەرەکەی وەرگرت ئەو کاتە بۆی دەرچوو ئەبێت پەیوەندی بکە بە قایمقامێتەوە ئەگەر ناحێوێ بە ناحیەوە لەگەڵ یەکەی ئیداری ئەوێ کۆنتاکتی هەبێت بۆ ئەوەی لیژنەکانی قایمقامێت ئاگاداری بارودۆخی ناو یەکەی نیشتە جێبوونەکان بن هەر کاتێک کێشەیەک ڕوویات چ لەلایەن دانیشتوانەوە بێ یان لەلایەن کۆمپانیاکەوە بێ پەیوەندی بۆ نوێنەرانەوە ئەکرێت کە لە قایمقامێتە دیارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ بابەتی کارەبایە پێشنیاری ئەوە ئەکەین کە ڕێنمایی ژمارەی 2007 جارێکتر جەختی لێ بکرێتەوە و پارێزگار و لایەنە پەیوەندیدارەکان ڕابسپێرێن کە بە تەواوەتی کاری لەسەر بکەن. باش لە ئێستادا کارکردن لەم ڕێنمایەدا لاوازە بەپێی پێویست نییە لەبەر ئەوەی ئەگەر وا بواە سیتەکان خۆیان ئەنجومەنیان دروست ناکردبێن بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی چکە لە هەندێک سیتیشان ڕێیان لێگیری ئەڵێن ئێوە نوێنەری نابێ بگەڕێن ئیمزا کۆکەنەوە نابێ ئێوە بچنە لای دراوسەکانتان و کۆ ببنەوە ئەمانە کەواتە ئەنجومەنێکی ڕێکخراو نین ئەگەر وا بێت ئەوان نوێنەرێکیان هەبێ کەواتە ئەبێن بە ئەنجومەنێکی ڕێکخراوە لە ناو خۆیانە نوێنەری هەڵبژێرن کە بتوان بەردەوام پەیوەندیان هەبێ هەم بە کۆمپانیاکەوە هەم بە قایمقامێت و لایەنی پەیوەندیدارەکانی ترەوە. باشە خاتنیێز هەڵبەتە ئەنجومەن نووسراوێک و چەند پەیامێک خۆ چەند ڕێنماییەک هەیە کە بۆ وەزارەتی کارەبا هەروەکو پێشتریش ئاماژەت پێدا دێنێرێ ئەو ڕێنماییانە چۆن بە تایبەتتر نرخی کارەبای ڕێکخستۆتەوە؟ بەڵێ جارێ بە پێی یاسا ئەوەی کە باسەکرێت لە وەقاعی کوردستانە بڵاوبووەوە ئەبێ شێوەیەکی یاسایی بۆ داڕێژین ئەو بابەتە تا ئێستا بە دوواداچوونی لەسرە و هەروەها نرخی کارەبا بتوانرێت بە شێوەیەکی تەساعودی واتە لە 18 دینارەوە زیاد بکات بۆ 24 و بۆ سەروتر یعنی آخر قۆناغ کە تۆ زۆر کارەبا بەکاربێنی یعنی ناکرێت بێت دانیشتوانیش هەست بەو بەرپرسیارێت تێ بکە کە ئەمە سامانێکی نیشتیمانی بە فێڕێینەیە زۆر زیاد بەکاریبێنی کەواتە تۆ توانای ئەوەتەیە کە چەند بتەوێت کارەبا بەکاربێنی تو پارەکەی بی بەڵام ئەبێ ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان پێ هەر لە موچە خۆرەوە تا ئەوەی کە موچەیەکی بەرزی هەیە بەڵام ئێمە بیریشمان نەچێت ئێمە لە وڵاتەکان خۆمان لە ئێستا هەرێمی کوردستان کارەبا ئافرۆشین بە حکوومەتی ناوەند ناکرێت تۆ لێرە 156 دینار کری کارەبا بۆ 1 کیلۆوات بێ لە سەعاتێکە بەڵام لە بەخا 10 دینار بێ لە کاتێکە کە تۆ خۆت کارەبا بەرهەمەهێنی و خۆشت ئەیفرۆشیتەوە دیارە تێچۆکەی ئەوەی کە حکوومەت باسەکە چەند تێچووی هەیە بەڵام وە بزانم بەشی ئەوەندەشی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە بهێڵێت هاوڵاتەکانی کەمێک خۆشگوزەرانیش بژین نەک ئەوەی کە تۆ موچەشی نایتێ و کارەباکەشە لێگران کردووە و ئاویشینی ئەبێ بیکڕێ لە کاتێکە کە بێ ئاوی بەردەوامی هەبێ ئێمە بیرمان نەچێ یەکەی نیشتە جێبوون هەیە کیسێکی تر خۆڵ زیاد فڕێبە لە خزمەت گوزاریە پارێ بۆیە تۆ سەریمان ئەڵێ تۆ ئەم مانگە کیسێکی تر زیاد فڕێیاوە ئەی کو بۆچی کار بەو بەڵێن نامێ ناکرێت کە دانیشتوان واژۆیان کردووە کاڵێ خزمەت گوزاریەکەت ئەوەنەیە بۆ 7,000 بۆ 8,000 زیابە لەبەرەوەی هێشتا دانەکە خۆڵەکەشی پڕ بڕۆ ئەەکەی گلەی ویان هێناوەڵێت تەنەکە خۆڵەکەم پڕ نەبووە
ئاڵێ تۆ خۆڵی زیاو هەیە سیرەکەم لە خزمەگوی 1000 زیان بۆ هاتۆتە ماگانە لەوانەیە ئەمە بۆ موچە خۆرێک زۆر بێت لەبەر ئەوەی موچەکەی ڕێکەکات چەند بەشی مناڵەکانی ئەکات چەند بەشی بنزینەکەی ئەکات چەند بەشی خواردنی مانگەکەی ئەکات ئەمانە هەمووی کێشن بەڕاستی بە ژیانی ئەمڕۆوای لێ هاتووە ئەبێ ئەو موچەی کەپەیەکەی و داهاتی کەپەیەکە بێ ڕێکی بخەی ئەگەر بێت و زیاد لە حەدی خۆی شتێکت بۆ بێتەوە لە تواناتانە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ نیاز حەمەلە و ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی.